ئەمانی ڕۆژێکی نوێ ئەدەین و ئەچینە لای تەوەری سێمان هەیە بەسەر مێزەکەمانە دیارە کە باس لە ئەکسسواراتی خانمانەکەین باس لە ئەزمموی دەستڕنگینی خانمێک ئەگەین لە بواری ئەکسسوارات و هەروە ئەکسسوارتی تایبەت بە پۆشاکی کوردی. ئەویش زۆر بەڕێز خاتوو بەناز عمەرە کە ئەمڕۆ کارەکانی لێرە نمایشەکات و باس لە ئەزمموی خۆشی ئەکات. خاتوو بەناز سڵاو لێبێت و بەخێر بێت. سڵاوت لێبێ بەخێر بێ خاتوو بەناز. زۆر سوپاس، بەیانیتان باش، بەیانی ئەم ستافە بەڕێزە باش، بەیانی سەرجەمبینەر و بیسەرانی کورساتتان باش. زۆر سپاس بۆ تۆش. با سەرتا لەوە دەست پێ بکەین بزانین لە کێوە دەستت کردووە بەم کارە. خاتوولانە سەرەتای دەستپێکی ئەم کارەمان دەگەڕێتەوە بۆ خولیای مناڵیم. لە سەرەتادا خولیایەکی مناڵیم هەبوو هەستم پێ ئەکردکە حەز ئەەکەم ئیشی دەست بکەم. هەر بۆیە هەر کاتێک دایکم لە چکێکی بکڕایە ئەمهێنایەوە ماڵێ بە زەنیانە بۆم ئەدووری و ئەویش زۆر تەشجیعی ئەکردم. زۆر پێی خۆش بوو لەبەرەوە هەستم ئەکرد من ئیشم لەگەڵ مور و زانیانە و مورۆکانە زۆر باش ئەڕوا بەڕێوە. ئەم خولیایم لەگەڵ کارەکە لەگەڵ ئیشی خۆشما کە وەکو مامۆستا کار ئەەکەم گەورە کرد بەرەبەرە هەتاوام لێ هات لە توانیم پەرە بەکارەکەی خۆم بێنم سەرەتا لە دوای هاوسەرگیریم کە هاوسەرەکەشم بە هەمان شێوە کاری دەستڕنگینی ئەکا ئەویش خۆی بنمونە گۆبەرۆک و ئەمانەی دروست ئەگەر سەرپەرچەم هاوکارێکی باش بووم بۆی لە لەوە هەنێشتی باش فێر بووم. دواتر وامان لێ هات کە بیرمان لەوە کردەوە پرۆژەکەمان گەورە بکەین بەوەی کە دوکانێکمان کردەوە. سپاس بۆ خوای گەورە زۆربەی زۆری خانمان سەردانیان کردین و بە پێی خواستی خۆیان کارەکانمان کرد. بەڵێ خاتوو بەناس بچینە لای شتەکانت. بەڵێ هەستین و باسی شتەکان بکەین و خاتوو بەناس گوڵیشی بۆ هێناوی. ئابابیرم نەچێت خۆی گوڵشی هێناوە لەگەڵ ئێوە شایانی هەموو جوانیە کرد بە تایبەتی گۆڵ. هیوان بەردەوامیتانە دەستپۆشیتان لێ ئەەکەم بۆ هەموو ئەو کارە جوانانە. سپاس بۆ تۆ. بەڵێ خاتوو بەناس باسی کارەکاتمان بۆ بکەی زیاتر کار لەسەر چیەکەی؟ بەڕێز ئێمە ئەگەر بین و باسی دەستڕنگینی بکەین دەستڕنگینی دوو جۆری هەیە. دەستڕنگینی هەیە بە مور و دروست ئەکرێت کە ئەمە مێژوویەکی زۆر کۆنی هەیە. ئەم مێژووە هەر لە کۆنەوە لە باو باپیرانی ئێمە پێش ئێمەش لە حەزارەتەکانی کەیا هەبووە. ئەمە یەکەمین کاری من بوو کە بەدەستەوەیە زۆر پێم جوان بوو زۆر خۆشەویستیشە لەلام ئەمە ملوانکەی دایکم بوو هەر بە کچێنی یعنی تقریبی تەمەنی 25 ساڵ لەمەوە پێش 30 ساڵ لەمەوە پێشە هێنامە و ماڵێ لێم کردەوە و دیزاینێکی تازە تقریبەن بۆم دانا بۆ ئەوەی بتوانین جوانتر بێ. یەکەم ئیشم ئەم کارم بوو زۆر بەلامەوە شتێکی جوان بوو لەمەوە زانی من بەهرەیەکم هەیە. اینجا ئێمە ئەڵێن ئیشەکان دوو ئیشن ئەمەیان بنمونە کە سەرپەرچەمی پێ ئەڵێن لە کاری دەستیە مور و جیاوازە لەگەڵ ئەم ئیشەیە. ئەم ئیشەیان بە مس دروست ئەکرێ بە مس دروست ئەکرێ و دواتر لە حیم ئەکرێت و دوای چەند پرۆسێک لە دروستکردنی ئەیبین بۆ زاخاوکردن بە ئایارە 24 زاخاو ئەکرێت کە ئەمە لە لای بڵێن زۆربەی زۆری خانمان تەڵەبێکی زۆری هەیە و زۆر بەدڵیانە. دروستکردنی ئەمە قورسترە لە کارێکی وەکو ئەمانی دیکە؟ بەڵێ کاتی زیاتریشی ئەوێ کاتی زیاتری ئەوێ بنمونە ئەمەیان گۆبەرۆکی پشت و پێش قەپاتە کە ئەڵێن گۆبەرۆکی پشت و پێش قەپات یعنی بێ 120 دەنگ بێ بەشی هەردوو لای بکە. ئەمەیان سینیە ئەمەیان دەستکردی سلێمانی خۆمان یعنی ئێستا ئەمە خۆمان ئەمە حازرە. بەڵێ ئەمە حازرە و کوالیتیەکەی ناگاتەوە بە کوالیتی ئێمە هێناوتەوە کۆی کە جیاوازیەک بکەین نەبێنی ئەم دوو کارە بە ئەم دوو کارە کە ئێمە ئەڵێن کاری دەستکرد کارێکی قورسە کارێکە گرنگی زیاتری پێ ئەیرێ خانمان یان حەزیان لێتی بنمونە ئەمە زاخاوە کرێتەوە. باشە خواست لەسەر کامیان زیاترە بێگومان ئەمەیان جوانترێکە بەڵام ڕەنگە نرخەکەی زیاتر قسەکە و زۆر جوانە هەمیشە کاری دەستی نرخەکانیان بەرزن بە حکمی ئەوەی کە ئێستا ئەمە مانگێکی ئەوێ هەتا ئەمە دروست ئەکرێت. بەڵام بە بەردەوامی ناڕۆژیە بێ 2 ساعت کاری لەسەرکەی زۆر کارکردن لەسەر لە حیم و ئیشی دەستیش بۆ فقرات و بۆ مل باشنێ لە مانگی پێچ بۆ دروستکردنی بەڵێ بەس ئەمە لە ڕۆژێکە لەوانەیە لە معمل دروست ئەکرێ ئەمانە بە هەزارەها دانەی لێ بەرهەمە هێنرێ. بەڵام زۆر کەس هەیە ئەوانەی لە دەروی وڵات ئەژین حەزیان بەم کارانە هەیە چکاڵێن ئەمانە زۆرتر ئەمێنێتەوە یا یەکێک هەیە حەزەکاڵێ
مشتاقین بیکڕم و یەکجار بۆ ئەوەی ئەیکرمەوە بەڵێ. لەوەی جارێکی کە بەوەرداوامی زۆر بیکڕم. باشە بەڵێ. کات و بەناز جوانەی کە من دیقەتم کرد تێبینی ئەوم کرد کە شتەکانت بۆ پۆشاکی کوردی و هەروە بۆ پۆشاکی ئاساییشە کە ڕۆژانی ئاسایی ئەتوانی ئەکسسواراتەکان بیان گونجێنی لەگەڵ جلوبەرگەکانە. بەڵێ خاتون گیان ئێمە لەسەر کار لەسەر ئەو تەمەنانەش ئەەکەم یعنی حتا نەک بڵین بەستەنها لەسەر جلی کوردی لەسەر تەمەن لەسەر خواستی شکارەکان ئەەکەم بنمونە ئەسێکێک لەم کارانە ئەتوانین ئەمەیان بۆ جلی مۆدەش بۆ دەرەوە بۆ کارێکی ڕسمی بیگونجێنین بڵێ حتا بەپی تەمەنەکانیش زۆر تەمەن هەیە بڵێن یەنە دوکان بۆلام ئەڵێن خاتو بەناز حەزەکەین شتێک خۆت بۆمان دیاری بکە بزانین لەگەڵ ڕەنگی جلەکانمانە بۆمان دیاری کە مورۆکارمان بۆ تێکەڵ بکە ئەبەم شێوێ ئەتوانین ئێمە گۆڕانکاری لە کارەکانە بکەین بتوانین زۆرتریش بمێنێتەوە ئەمەی دەستیشە ئەفۆ ئەگەر ملوانکەکەشی هەردووکی بەیەکەوە بێ ئەمە ژێکێکە لە کارە دەستێکان واتە ئەمە زاخاوی ئاڵتونە سلێمانیە خۆمان دروستمان کردووە ئەمە کارێکی زۆر هەتا بڵێ نایاب و جوانە ئەگەر دیقەتی بێی بە لیرە دروست کراوە مورو خاصەتەن مورو لە لای ئێمە لە لای کورد خۆمان زۆر گرنگی پێ ئەدرێ و زۆر جوان لەگەڵ هەم پۆشاکێکی شا جوانەکە لەبەری بکەیت بەدڵنیایەوە لەگەڵ هەموو پۆشاکێکا بۆ زۆربەی زۆری ئەزای بەکاری بهێنرێت هەنگەکانیش بەکارەهێنرێ و هەر کاتێکیش ئەمەد بەکارهێنا ئەتوانی تر هیچی کەت پێویست نییە لە بەکارهێنانی خشلیکەیە بەڵێ خاتو بەناز لە ئەنجامدانی ئەم کارانەیە ئەم کارە موروانەی کە ئەیبینین لێرە بوونی هەیە کامیان قورسترێکە کاتی زیاترەوێت بۆ قورسیەکەی کارە دەستیەکان کە بەزاخاو دروست ئەکرێ کارێکی زیاتری ئەوێ بەڵام هەر کاتێک هەر مرۆڤێک بێوێ کارێکی دەستی بکە پێویستە مێشکی زۆر زۆر هادە بێ زۆر ریلێکس بێ چونکە کاری دەستی کارێکە پەیوەستە بە مێشکەوە هەر کاتێک زۆر کاتە بۆ 11 شەو لە دوکان ڕۆشتومەتەوە هاوسەرەکەم تێتی درەنە زۆر درەن و تومە تەواو مێشکم لەگەڵ ئەم ئیشەیە ئەڕوا فکرم بۆیە هەر کاتێ مورۆکان ئەبینم بەدەستمەوە ئەمە باز نەکەیەتی ئەمە خۆی کارێکە سەرەتا شتێکی کە بوو من هەڵمۆشان جارێکی کە دووبارە بەم شێوەیە دروستم کردەوە بۆ ئەوەی لەگەڵ زۆربەی زۆری جلەکانە بگونجێ و هەروەها ئەمە بەپی تەمەنەکان ئێستا ئەمە بۆ مناڵێک نابێ بە خۆشحاڵیەوە زۆربەی زۆری دایکان کێنە لای من ئەڵێن تۆ بەشداری بکە مناڵەکەمان حەزی لە شتێکی گەورانێت و ئەتوانی قەناعەتی پێ بکەی کشتێک گونجاوێ بۆ تەمەنەکەی خۆی بەڵێ زۆر بەیان ئەیگونجێنی لەگەڵ تەمەنەکەیان زۆر بەیان ئەیگونجێنی لەگەڵ جلەکانیان زۆر باشە خات و بەنازم ئەکسسواراتانی کەسە خۆت بەکارتێناوە لە پۆشاکەکەت و لەوەشی کە بەکارتێناوە هەمووی ئیشی دەستی خۆتە بە گوارەکە و سەر فەقیانەکەشەوە خاتونگیان ئەمە ئەمەیان ئیشی دەستی خۆمە خۆم بڵێن ئەم شەو کە سەیری جلەکانم کرد هەر ئەم شەو ئەم بیرۆکەیەم بۆ هاوکە ئەم لەگەڵا بیگونجێنین ئێمە ئەتوانین بەڵام بە شرتێ ڕەسەنایەتیەکەی تێگنین بنمونە بڵێن شتێک خۆی ئێستا گۆبەرە خۆی ڕەسەنایەتی جوانی تایبەتی خۆی هەیە کە مورۆکانی تێکەڵەکەی جوانی زیاتر ئەبەخشێ ئەمەش هەمووی هەر کاری دەستی خۆمە لەگەڵ جلەکانە ئەیگونجێنم ڕەنگەکان تەنسیقدایان ئەنێم چ ڕەنگێ لەگەڵ چ ڕەنگێکە ئاگونجێ بەگشتی خەریکە ڕەسەنایەتی تێکەیرێت لە جلوبەرگ و لە هەموو ئەکسسواراتانەیە کە لەگەڵ جلوبەرگی کوردیا بەکارهێنرێت کە دوایە خەریکە بەکە تێک بگرێت وڵی بە خۆشحاڵیەوە خەریک بوو بەڵام سپاس بۆ گەڕاوینەتەوە ئۆتانێ خەر خۆم بنمونە هەر حەزم لە بابەتە کۆنەکانەکە جلوبەرگە کۆنەکان گەڕاوەتەوە بە خۆشحاڵیەوە جلوبەرگێکی جوان و ڕەسەن و کوردایەتیە خاتو بەناز باسی کەمانەوە ئەمەیانم زۆر لاشیرینە زۆریشم پێ جوانە و هەمووشە زۆر کات ئەکسسوارەتەکان کە دروستەکەم حەزەکەم نایانفرۆشم هەربیان هێڵمەوە بەڵێ ڕەنگەکانی جاری وایە کە دای ئەنێم ڕەنگەکان لەلایەکەوە سەیری ئەم دوو ڕەنگەکە زۆر تەنسیقێکی جوانی هەیە بەڵام ئێمە بەهۆی بە حکمی ئەوەی کە زروفێکی یعنی بڵێن اقتصادی ڕوومانتی ئەکات هەندێک کات مورۆکان شتی کەشی لەگەڵا تێکەڵ ئەەکەم بۆ ئەوەی هەموو کەسێ بتوانێت بیان کرێت و بیتوانێت بیان پۆشێت بە هەمان شێوە ئەمانە لەگەڵ ڕەنگی پەمەیە زۆر جوانە ئەمە لەگەڵ ڕەنگی سپی لەگەڵ ڕەنگی شینە زۆر جوانە شتێکی تایبەتی ئەبەخشێ ئەگەر دیقەت بن هەمیشە لە هێل و مێخەکەکانە بابەتی قوبەکانم هەرداناوەتەوە قوبەکان ڕەسەنایەتەکەی لە دەست نایات و شێوازە جوانەکەی خۆی بمێنێت بەڵێ قوبەکان بە هەموو شێوەیەک باشە خەتو بەناس تا چەند ئێستا ئەوانەی کە زۆر حەز بە پۆشینی جلوبەرگی کوردیەکەن بەتایبەت لە بۆنەکانە گرنگی بەم ئەکسسوارەتانایە وڵا بە خۆشحاڵیەوە
سپاس بۆخوا زۆر گرنگی پێ ئەیان خانمانێکی زۆریش سەردانمان ئەکان حەزیان لێتی کە خاصەتەن جلی کوردی خۆی جوانێکی تایبەتی خۆی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم ئەکسسواراتانە ئەوەی ترجوانی ئەکات ئەتوانێت جوانتری بکات جلەکانیان چونکە بەبێ ئەکسسوارات بەڵام ئەکسسواراتەکانیش بە پێی مناسەبە بە پێی چوونە دەرەوە بە پێی جلەکان بەڵێ ئەبێ بیگونجێنی زۆر باشە پاشێکە کڕیارێکیە بۆ دوکانەکەی بەڕێزت ئەسە من کە لێرەم کاو هەموو شتا بینمەوە هەموو شتە جوانە سە لە شێوانێکم لێ دروست دەبێت بکە بزانم کوامە جوانتری نەهەڵی بجێمە بەروی هەموو یەک لە یەک جوانترە کاتێک کە کڕیارەکانیان چۆن بڕیارێن لەوەی کە خۆیان ئەو شتێککە ئانەوە و گونجاوە بۆیان هەڵێ بژێرن لەو هەموو شتە جوانە ماشەڵڵا سپاس دەکەم خاتونگیان سەرەتا ئەوەم باس کرد کەوتم بڵێن خاتونێکی وەکو تۆی بەڕێز لی ئەپرسم هەدیەکە یا هەدیە بەیان بۆ خۆی بێ تەمەنەکەی لێ ئەپرسم بۆ چ بۆنەیەکە ڕەنگی جلەکەی زۆر کات جلەکانمان بۆ ئەهێنێ بۆم ئەهێنێ بۆ دوکان ئەڵێ بەناسخان حەز ئەەکەم تۆ تەنسیقێکم بۆ ئەم جلانە بۆ بکەی لەگەڵ چیا جوانە ئێستا بەنمونە کەسێکمان هەیە باڵای زۆر بەرزە من ناتوانم شتێکی ناسکی لە ملیا بۆی دانێم بڵێن ئەم شان وشتی پان بێ ئەو کاتاڵم عاشق بن بۆ تۆ جوانە ئەگەر بەدڵی بێ ئەگەر بەدڵی نەبوو ئەتوانی شتێکی بۆ ڕێک بخێ بۆی دروستەکەی لەو کاتیاگە شتێکی گونجاو نەبێ بۆ ئەو جلانەی ئەو شتێکی تایبەتی بۆ دروستەکەیت ئەگەر بتوانم و سریع بێکارەکە باسان بێ بەدەستەوە ئەتوانم بەڵام خۆ دەزانی ئیشی دەست هەمیشە پێشم وتون کارێکی قورسە ئەبێ شتێکی جوانت پێشکەش بکەم لەبەرەوە پێویستی لەگەڵەوەی کە خات و بەناس چکە لەم کارە کارێکی دیکەشی ئەیە کە پیشەی مامۆستایە خات و بەناس ئەمە بەس بۆ خاتونەکانە بەکاری هێننیان من 1-2 ساڵە ڕانیشە بینم کە ئەمە بەکارهێنن لە کاتی لەوەرکردی پۆشتنی جلی کوردیە بەڵێ زۆر داوایان لێ کردین کوڕان داوایان کرد بازجاریان بۆ دوکان گلەیم لێکەنەڵەن بۆچی هیچ بۆ کوڕنێوت مەڵای کوڕ هیچ ناکا بە خۆیەوە ئەگەری دوکانەکەم بیکەم بە کوڕ هیچ ناکەن بەخوان و هەر سەعات و ملوانکەیەک ئەبن بەڵام ئەم بیرۆکەیەش بیرۆکەیەکی زۆر جوانە بۆ کوڕان بەکاری ئەهێنە حتا بۆ مناڵە گەنجەکانیش بەکاری ئەهێنن لەگەڵ ئەوەیە ئەتوانیت بۆ مناسەبەکان زۆر شتێکی نایە بۆ ئاڵای کوردستانیشە شتێکی جوانە بەڵێ هاتو بەناس بە سەیرێکی ئەمانەش بکەین ئەوانەش ئەگەر باسێکی ئەم کارەتمان بکەی بەڵێ یان ئەمەیان ئەمەش هەمان شتە و ئەمەشیان شێوازێکی کێ زۆر کات لە کاتی دوکان کە دائنیش مورۆکان لە بەردەست من کە ئەچمە بازاریان کە ئۆردەری ئەەکەم شتەکان لە دەرەوە مورۆکانم بۆیە سەیرانەکەم چی ئایا ئەمە بە تەنیا هەر ئاوا جوانە خۆی ئاەتە و لەسەر سەر و لەسەر چاومان جوانەیەکی تایبەتی خۆیە بەڵام ئەگەر بێت و ئەم شتانەی بۆ زیاب بکەین شتێکی جوانتر ئەبەخشێ بە چاو یعنی ئارامیەک ئەبەخشێ بە چاوەکان لەبەر ئەوە ئەمانە هەستان بە دروستکردنی چەند موریەک تێکەڵکردنی بۆ سیارە بۆ سویچی ماڵ بڵین هەم پیرۆزە و هەم شتێکی جوانە باشە تا چەند خەڵک گرنگی بەم شتانە ئەیە ئێستا بۆ دیاری بەڵێ خەریب و بۆ باسکە زۆر کەس کە سیارە ئەکڕن یان بۆ لای منەڵەن خاتو بەنازەمە زۆر جوانە بەڵێ هەم ئاەتە الکورسیە هەم ئەلحەمدولیلایە زۆربەی کات بۆ دیاری ئەمانە زۆر ئەبەن پێشکەشی ئەەکەن ئەوەمان بیر نەچێ پرسیارەکرد لێ کردم زۆر حەزم کرد کە کاری دووەمم کاری مامۆستایەتیە من نزیکەی 26 ساڵە مامۆستا بووم ئێستا بوومەتە مامۆستای ڕاهێنەر بەڵام لەو تەمەنەیە کە مامۆستایەتیم کردووە ئەم ئیشەی خۆمم لە ناو ناوەندەکانی خوێندنا بۆ قوتابیان فراهم کردووە لە قوتابخانەی جەمالی حاجی عەلی بووم وینێکم کردەوە لە کاتی ڕێستەکانە قوتابیانی حەوت بۆنۆ بانم کردن ئێمە بۆ کوڕەکانیان دامنا شەترنجم بۆ دانان یاری شەترنجم بۆ دانان مێشکیان فراوان بێ بۆ ئەوەی لەو تەمەنەیە جوڵە و حرەکە و ئەم نەشاتیان زۆرە بۆ کچەکانیش 2-3 مێزم دانا بوو مێزێکیان وێنە کێشان بوو مێزێکیان ئەم ئیشە بوو خۆم لەگەڵیانەدا ئەنیشتم مێزێکیشیان پولەکە بە ئیش بە پولەکە ئیشتم بۆ دائەنان ئەمودم لەگەڵی شاتوانین بە چنین کارەکان بکەین باشە چەند گرنگە گەنجەکانمان وەکو بەڕێزت باسێکەی مامۆستایەک و ئەم ئیشەشەکەی دووە هەوڵت داوە ئەم مهینێ بگوازیتەوە بۆ خوێندکارەکانت تا چەند گرنگە گەنجەکانمان بەهرەیەکیان هەیە یا حەزیان بۆ ئیشێک هەیە گرنگی پێبن گرنگی زیاتری پێبن وەک لەوەی چاوەڕەکەن دامەزرانیان بەو کرێتەوە دەستخۆش بۆ ئەو پرسیارەت بەڕێز
ئێمە هەموویشە هەموو مناڵێک هەریەکە لە ئێمە خولیایەکی هەیە بەهرەیەکی هەیە سەرەتا لە خێزانە دەرئەکەوێ بڵێن مناڵ کاتێ لە ناو خێزانە بێ ئەم دایک و باوکە ئەزانن کە ئایا خێزانەکان مناڵەکەیان چ بوارێکە بەهرەمەندە زۆر کات مناڵیت بۆ دوکان داوای موروو ئەکا دایکی باوکی بۆی ئەکرێ من بە خۆشحاڵی و زۆر پشگیریانەکەم زۆر سپۆرتیانەکەم ئەڵم دەستان خۆش بێ دوو موروو ئەڵێ ماڵەکە تێک ئەیە ئەڵم چاوەڕێی ئەوە کە ئەمە دوایی خۆی ئەدۆزێتەوە لە کارێکە هەر هیچ نەکات هەر هیچ نەکە ئەتوانێت گۆبەرۆکێک بچنێ کە تا ئێستا زۆربەی کات ئافرەتەکان ئەمە نازان بچنن ئەتوانێت ئەمە بچنێ بەیەکەوە بیدورێت بەیەکەوە نەیکەوە پیشەیەکیش بۆ خۆی ئەی کات دواتر کە ئەچێتە قوتابخانە ئەرکەکەکەوێتە سەر مامۆستاکانی بە تایبەتی مامۆستای هونەر ئەم مامۆستایە ئەتوانێت من بە شەرتێ مامۆستای کۆمەڵایەتیش بووم حەزم بە کارەکە کردووە لە هەموو قوتابخانەیەک و لە باخچەش داوام کردووە جێپەیەکی خۆم جوانێکم دەستڕەنگینیەکەم بەجێ هێشتۆ لە هەموو قوتابخانەکانە بۆ ئەوەی کاتێک کە من خەریکی ئەمە بم قوتابەکان حەزیان لێ ئەبێ کەواتە وا لە مناڵان ئەکەین وا لە گەنجان ئەکەین نابێ گەنج هەردانیشی هەر چاوەڕێی ئەوە بکات لە هیچ شوێنێکە بەو شێوەیە نییە ئێمە بتوانین هەر حکومت دامەزراندن هەبێت بەڵام ئەتوانین لە ڕێگاکانی کەوە من وەک مامۆسایەک دواتریش وەکو ئەم کارم لە ناو خۆمان نەمران پەرەم پێەیە سەپۆرتی پشگیری منیش لە سەرکەوتنی کارەکانم بۆ هاوسەرەکەم زۆر پشگیرمە و دایکی خۆشەویستیشم چاوی ماچەکەم لێرەوە گەرم بینێ زۆر پشگیرم بوون لە کارەکانە ئەمە هیوای سەرکەوتنە بۆ خوازین هیوادارین بەردەوامێت لە کارەکەت زۆر سپاس بۆ ئامادەبوونە زۆر خۆشحاڵ بووین سەرکەوتوبی کارەکان